زینە ئاراس هاوسەرگیری دەکا بۆ چیار کاتێک ناوی ئەو خاتونە دێ بیرمان بۆ لای جی کلاس و مۆریس دەچێ ببەخشێ بۆ ناوبانگ لەچکی کردە سەری و وا لەچکی لادا دوای بەرزبوونەوەی ئاکتیڤی کێ لە پشتیەتی و کێ پشتگیری دەکات لە کارەکانی دەڵێ هەندێک مانگ 4 دەفتەر دۆلار قازانج دەکەم ئایا بەچی و چۆن ئەو پارەیە قازانج دەکا بۆچی هەموو خانمان ئێستا نکۆلی لەوە دەکەن کە پێشووتر مۆدێل بووبن تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵە کەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەرەوە سناپچاتە کەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمادی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. زینە ئاراس یەکێکە لەو خاتونانەی کە لە ناو سۆشال میدیا هەموو کاتێک باز دەکرێت کاتێک ناوی جی کلاس دەهێنرێ ناوی ئەو خاتونەش لە دوای جی کلاس دێتن وەزینە بازەوە دەکاتن من تاکە خانمم کە وەکو مۆدێلەکان من یەکەمین کەسم کە جی کلاسم هەبێتن تاوەکو ئێستا و هیچ کەسێکی تریش لە پاشە من جی کلاسی نەبووە هەر کاتێک باسی جی کلاس بکرێ ئەوە مەبەستیان منە. زینە ئاراس لە ڕێکەوتی 5 ساڵی 1996 لە شاری هەولێر لەدایک بووە هەر تەمەنی منداڵیشی لە شاری هەولێر بەڕێ کردو دواتر لەگەڵ خێزانەکەی ڕویان لە ئەوروپا کردو لە وڵاتی ئەڵمانیا بۆ چەند ساڵێک نیشتەجێ بوو دواتر گەڕاوەتەوە شاری هەولێر ڕاستەوخۆ دەیبینین بە جی کلاسۆ و لە ناو سۆشیال میدیا زۆر بە ئاسانی بەناوبانگ دەبێتن و بە فترەیەکی زۆر کەم کاتێک دەبینین جی کلاسەکەی ئۆتۆمبیلێک خۆی لێ دەدا و پێکدادانێک دەبێت لەگەڵ ئۆتۆمبیلەکەی بەگریانەوە بازەوە دەکا خۆم جی کلاسەکەم بە قسط دەرێناوە دوای ئەو وتەیە لە ناو سۆشال میدیا دەگنانەوەیکی ئەکجار زۆری بە دوای خۆی داهێنا ئایا جی کلاس بە قسط لە شرکە دەردەهێنرێ بەڵام لە کۆتاییدا جی کلاسەکەی پێنەماوە و باسییان لەوە کرد جی کلاسەکە تەنانەت ئی خۆی نەبووە کە ئەو هەموو پۆزەی پێ لێداوە دواتر ڕاستەوخۆ ساڵۆنێک دادەنێ ئەو خاتونەیە خەڵک پێیان سێرە ئایا ئەو هەموو ماڵ و مڵکەیە و ساڵۆن و بینەوبەردا چۆن کۆبۆتەوە ئەویش دەڵێ ماڵەوە باوکم و براکەم یارمەتی منیان داوە بەڵام تاوکو ئێستا هەموو خێزانەکەی ئەو خاتونەما بینەوە تەنها باوکی نەبێتن ئایا بۆچی تەنها لەگەڵ براکەی دەژیتن لە شاری هەولێر و باوکی لەگەڵی دەژیتن یاخود نا زۆربەی زانیاریەکان بازەوە دەکا زینە ئاراس لەگەڵ باوکی ناژی تەنها لەگەڵ براکەی دەژیتن و جار و بار خوشکەکەی یاخود دایکی لە ئەڵمانیا دەگەڕێتەوە شاری هەولێر و پێکەوە لەگەڵ یەکتری دەژین و بازەوەش دەکاتن داهاتی ساڵۆنەکەی ماگانە نزیکەی 6 دەفتەر دۆلار دەبێتن و ماگیشەیە دەفتەرێک تێدەپەڕێنێتن خەڵک لایەن سەیرە ئایا ساڵۆن ئەوەندە ئیشی باشە ئەکە ئەو هەموو سەنسەناتەی پێ لێ دەداتن لە بەرەوەی زینە هەمومان دەبینین لەو هاوینەی چەندین سەفەری بە وڵاتی تورکیا و لبنان کردووە ئەمانەش هەمە بڕووپارەیەکی زۆری دەوێتن بەڵام ئەو دەڵێتن ئەو داهاتەیە هەموو خۆم کۆی دەکەمەوە. زینە ئاراس بۆ ماوەیەک دەمان بینی لەگەڵ خانمە پێشکەشکار سۆڤین دەردەکەوت و پێکەوە ئێواران بەز ڕۆژڕاییس پیاسیان لە ناو شەقامەکانی هەولێر دەکرد ئایا ئەو ڕۆژڕایزە هی کێ بوو کێ خاوەنەکەی بوو لە بەرەوەی ئەو جۆرە سیارانە لە شاری هەولێر بەی شێوەیەک هی کرێنیە ئەی ئەو ئۆتۆمبیلە ئیکێ و چۆن دەستیان کەوتووە لای خەڵک بۆتە پرسیار بۆ زۆربەی کات خەڵک ناوی ئەو خاتونە بە مۆدێل لێهێنن بەڵام زین ئاراس بەی جۆرێک پێی خۆش نییە کە ناوی وەکو مۆدل بێتن لە بەرەوەی دەڵێ من کاتی سەرەتا دەستم پێک وەکو مێکاب ئارتستێکس دەستم بۆ کارە کرد بەڵام ئێمە هیچ مێکاپێکمان لەو خاتونە نەبینیوە تاوەکو پێی بڵێن تۆ مێکاب ئارتیستی بەڵام دواتر وتی من وەکو بزنس زومانێک بەڵام هیچ بزنسێکیشمان لێ نەبینیوە جگە لە ساڵۆنەکەی ئەی ئێستا دەڵێ من وەکو پابلیک فیگەرێک بناسێن و پێخۆشەک پۆبلیک فیگەرێک بناسرێت لە ناو سۆشیال میدیا و بە هیچ جۆرێک پێی باش نیە و پێشی خۆش نییە ناوی مۆدێل بێتن
لەبەرەوەی ئەویش تێگەیشتووە هەم خەڵک لەوە تێگەیشتون هەر کاتێک لە کوردستان بە کەسێک بڵێن مۆدێل واتە زۆر شتی سیر بە ناومێشتی ئێمەدادێ لەبەرەوەی مۆدێل لە کوردستان بە تاواتی ناوی زۆر ناشرین کراوە و هەر ئافرەتێک بڵێ من مۆدێلم ڕاستەوخۆ خەڵک هێزریان بۆ شتکە دەچێتن لەبەرەوەی لە کوردستان هیچ شتێک نییە بە ناوی ستانداردی مۆدێل بۆ کەسانێک کە دەڵێ ئێمە مۆدێلێن خەڵک ڕاستەوخۆ هزریتکەیان بۆ دەچێتن و وا داوای شتی زۆر سەیری لەو کەسانە دەکرێتن کە دەڵێ ئێمە مۆدێلێن. واروها زینە ئاراز دەربارەی هاوسەرگیری بازەوە دەکاتن من هێشتا تەمەنم هی ئەوەنی هاوسەرگیری بکەم لەبەرەوەی هەز دەکەم زۆر شتی گەورەتر ماوە لە ژیانم بۆ ئەوەی هاوسەرگیری بکەم پێویستم بە کەمێک کاتی زیاترە ئایا کێ لە پشتەوە خاتونێ و کێ ئیشەکانی بۆ بەڕێ دەکاتن تاوکو ئێستا بینیومانە تەنها خۆی لە کارەکانی بەردەوام ئەو کەسانێک کە دیار بن لە چاردەورێک کە یارمەتی بدەن ئەویش برا کێتی. واروها ئەو خاتونێ باز زۆر دەکاتن هەر کاتێک ناوی جی کلاس بێتن ڕاستەخۆ خەڵکەکە بیری و هزیری بۆ لای من دەچێتن لەبەرەوەی من تاکە خانمم کە دیار بم و جی کلاسم هەبێتن لەبەرەوەی تاوکو ئێستا هیچ کەسێک جگە لە من کە بەناوبانگ بێتن و جی کلاسی هەبێتن ئەوە نەبوو نییە بەڵام تەنها من جی کلاسم هەیە هەموو شتەکان ڕاستەخۆ بۆ من دەهات بەڵام من ڕاستەوخۆجی کلاسەکەم فرۆشت و بۆ ئەوێ ئەو چاوزارەی لەسەرما هیچ کاتێک ئەو چاوزارەیەم لەسەر نمێنێتن واروها ماوەیەکی زۆر خەڵقی زۆر بەخۆی سەرقال کردو و با هۆی سەگەکەیەوە کە بەناوی مۆریسەوە بوو دەڵێتن ئامادەم هەموو ماڵ و مڵکەم دووبارە بیبینمەوە و لەبەرەوەی ئەو ڕۆحێکە بەڵام پرسیار ئەوەی لێ دەکرێتن ئایا خەڵکانی تر ڕۆح نینە بۆ ئەوەی ماڵ و ملک خۆت ببەخشی و خەڵکەکی زۆر پێویستی بە یارمەتیە ئەویش بازەوە دەکاتن تاوکو ئێستا چەندین یارمەتی و خێرم کردووە بەڵام نەم هاوێشتۆتە ناو سۆشیال میدیا و وارووا سناپم نەکردو و بڵاوم نەکردەوە ئەم شتەیە لە نێوان خۆم و خوای خۆمە هەر کاتێک من خێر بکەم بەو کەسانی کە پێویستیان پێ و ئەو پێویستیش ناکە هیچ کاتێک بڵاو بکەمەوە ئایا پێت خۆشە هەموو ئەو خانمانە نکۆڵی لەوە دەکەن کە مۆدێل بوون و ببنە مۆدێلیش ئایا مۆدێل بوون لە کوردستان مۆدێلی ماوە؟ زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد کە بەناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا.